ئەسڵی زەواج بۆ مناڵبوون نێن دوای 10 ساڵ وڵا کاک تۆ نەمانیشتە مناڵمان بێ بە خواردووکمان هەر مۆزەفین هەردووکشمان خێزانەکەش مامۆستای داواکەی لە دەرەوەی شارەوەی تر ئەبێ هاتوچۆ بکە و ناتوانێت مناڵی بێت و خۆشم بخوا مەشغوڵم بوو بە تەمای دەری شۆین و خوێندنەکەشم هێشتا زۆری ماوە و بەخوایش تا لە ماڵی باوکیشمای ئێدە باوە گیان خەڵکەڵێ ماڵ و مناڵ ئێ مناڵ نەبێ ماڵ نابێ ئێ ڕزقی خۆی بەخۆیەوێتی پەلەی لێ مەکە ئێ مناڵ خەرە ڕزقەکە خۆیە بێ ئێمە چاومان لەوە چووە کە مناڵەکە ئەکوژین ئەتەسین لەگەڵمانە نان بخوا پێغەمبەری خوا سەڵمێ یەکێ لە گەورەترین تاوانەکانەوەیە کە مناڵەکە بکوژیت بتەسی لەگەڵ تا نان بخوات با بە ڕزقی خۆی لای خۆیەتی نحن نرزق چی نرزقكم وإياهم خلقي لو أنا خلينا الإسلام بقري قال لي إسلام بعفت على ضعيفة قابل شو نكا بيلا ضعيف عادي بزانم يكس بين بلا شو نكا إسلام بعفت بلا ضعيف بين على ضعيف وانيا بيغمري خاصة صنف مية وهل ترزقون وتنصرون إلا بضعفائكم اللهم إني أشكو إليك حق الضعيفين لم دو حديثها بيغمري خواباسي ضعيفك بو سوكا بياو كاسبيكا إيشكات ماندوه بيت يتوا شو بيج على كي بدأ سيكو حمال على هابي خون أمر مردم حتى أوم بياكرت بيغمري خاصة صلى الله ئەوە تۆنی پێیاو کردووە ئەوە حەقی ئەو مناڵانە و ڕزقی ئەو مناڵانەیە خوای گەورە لە ڕێی تۆ ناردوێتی حەقی ئەو ژنەیە منێت مەکە بەسەریا یعنی نانی ئەوە تۆ ئەی خۆیت نەک بەعەکسەوە ئەمە دیفاعە فەرمێمە ضەعیف نییە خوای گەورە ڕزقەکەی بۆ ئەو ناردووە بەس بە تۆ تێپەڕی کردووە لە کاتی شەڕیشە ئەفەرمێ ئایا ئێوە ئیلا بە ضەعیفەکانتان نەبێ سەرەکەون يعني نڵێ وڵا پیاو بازوی بەدەسەوەیە و شمشێری پێیە و چەکی پێیە و بەغیرەتە و شەڕەکە نەخێر خوای گەورە بەهۆی دوعای ئافەتەکە کە لە ماڵەوە لە خوایە پیاوەکەم بە سەلامەتی بۆ بێنیتەوە و سەری خەیت و ئێمە دەست دوژمن نەخەیت و ئەپاڕێتەوە و ئەلاڵێتەوە و ئەمانە نەبن بە کەنیزەک لە بەردەستی دوژمنە خوای گەورە فەرمێ بەهۆی دوعاکان و بەهۆی زەعیفەکانی ژن و ماڵ و مناڵەکانتانەوە لەوێ لە ساحی شەڕا من سەرتانە خەم الله يعني لموقفي قوتها كبي غمري خباصي ضعيفك تيجن بو اويك بياو نلا من خاون بازو مرسقي منه نخيري تونيه رزقي يوم نالانيه كان ما بين بخاوني سعر وجنو مال وبارا حتى وكو مال من المان نبو دي كمان دي بزان چون كسا مشتكي حاضر كدو بيجوي كزواجك دي بيام يدز بس كاتو هەمان لە سفرۆ دەستمان پێ کردو باوچە